ئەو چەند گۆرانیانە تایبەت بۆ هەمووی مامەسکەندەری و ئینشاڵڵە تەمەنت گوتمان 2000 ساڵە ژێ هەمووی لە داخی تۆیە دڵبیە قەرارە گوڵم شێتی جوانیەکەی تۆمە بەخوای چەند سەعرە گوڵم هەیە هەی ژیان بەبێ جوانی تۆ هەنجیم بێتارە گوڵم باڵاکەی تۆ لە بۆ منێ کۆشکوتە لە ئەرە گوڵم هەیە هەی دڵ لە دووری جوانی تۆ زۆر خەفەت بارە گوڵمێ گوڵە شەو بۆ لاستی تۆ شەرمەزارە گوڵمێ هەی گیانە بۆچی نازانی دڵ پڕازارە گوڵم گیانە بۆچی نازانی دڵ پڕازارە گوڵمێ بە دیار وێنەکانی تۆ هەموو ئێوارە گوڵمێ بە دیار وێنەکانی تو هەموو ئێوارە گوڵم خواردنەوەی شەوانمە بتڵەق خەتارە گوڵمێ ئەی فرمێسکی لە چاوانم وا بۆتە دەریای ئەتڵاس عمرم کۆتایی پێ هاتێ بەژینت هێنام هەرەسێ یادگاری و نامەکانت هەڵم گرتون لە چەکمەس دایم و سەعات لە ماڵا بۆتە بولبولی قەفەس ئەرێ ئەو کاتەی دڵم خۆشە گەریار بۆم دەکا زەڕەس پێزدە قسە بۆ دەکا بڕ بەسەر بە ترس و لەرز داشی گەزە ببێ عارن دایم لێم بۆ تا عەڕەس نایەڵی دوو قسەی بکەین ڕەشی سەگبیسی تەرەس شەربی گەر دەستم بڕوا سمانی دەبڕم بەمە خەس تازە دەست بەرداردنیم هەتا خێری نەفەس وعد بێ لە پاشیە و من نەگرم دەستی هیچ کەس وعد بێ لە پاشیە و من نەگرم دەستی هیچ کەس هەتا و ڕۆژەی دەمرم هەر دڵم چاوڕەش و بەس گەعدەیە بۆ محەممەدیە و عیدی بلادی محەممەدیە واگشتی دەکە بێ کەس ڕەفیقان گوێ بگرن ئەوەی ئەگرە و شەرتم ڕەفیقان گوێ بگرن ئەوەی ئەگرە و شەرتمێ برادەر لەگەڵ تۆمە من بەدڵ برادەرتمێ هەی تاقیم کەوا بزانە هەتا مردنێش دەگەرتم تاقیم کەوا بزانە هەتا مردنێش دەگەرتم لادوانە بێ دوژمنمی ئەمن بە دوای زەرەرتمێ هەی لە ڕۆژی تەنگانەدا بەخۆم و خەنجەرتم لە ڕۆژی تەنگانەدا بەخۆم چەک و خەنجەرتمێ شانازی دەکەم ئەگەر پیاوبی بڵێم نۆکەرتمێ هەی لە بۆ سەرما و گەرمایێ وەکو چەترێک لە سەرتم قەدوا فکرمەکەوە ئەمن لە دوای نەزەرتم هەی لە پێناو تۆ دایدنێم بەخوای دڵی کردکردمێ لە ڕۆژی شەڕ و کێشە دەمانچەی بەر کەمەرتمێ هەی لە ڕۆژی شەڕ و کێشە دەمانچەی بەر کەمەرتمێ بەڵامی ئیستیغلال مەکە واتێ مەگە قەشمەرتمێ
مسكندري هتا مردني لقرتم عيد ميلادي تنابدا من دوست وبرادرتم هاي لقل شيدا بيكسي سوني دروي لقرتم بوا كوي ما مسكندر دانشتم برامبر هاي دانشتم برامبرتم ڕۆژگارم زۆر ناخۆشە دڵم دەریای غەمانە مردنم پێ خۆشترە ناک بژیم لەم ژیانە ئای مردنم پێ خۆشترە ناک بژیم لەم ژیانە وەک مەلێکی غەریبی هەڵدەفرێم لە هێلانە ئێستا بوویمە کۆسەری کەوتومە لەو بیابانە ڕۆی بەجێم دێڵی ئەم نیژلانە وێرانە بەسە و چارە بگەڕێوە دووریت گەلێک گیرانە ئای دوو چاوم بۆ دووریەکەت ئایم پڕ لە گیریانە ئەمەی مامەسکەندەری بۆی دەڵێم بەو چاوانە عید میلادی ئەمەیە بۆی دەڵێم بەو چاوانە یا ڕەب دەمان درێژ بێ هەبوو خاتری ئەو قورئانەوە بخوم نالم فنان نالم شازي شاعر من نالم ماموستاي بندم لو وزمي خبير من هي والله ما شاء الله يدوي همو الراس ده تعبير ما قرب بندان داديم ضلي زاد وساحير من هي راس تبت من كنزم هي بلا ما مش كبير من لقى دين وتقوى دلي ملا بشير من هي قربي ما قزي زنسيش دلي هلك وزاير من تشيد لو خوشيا سيد علم لو خوشيا قرنا من فقير من زورش شار زاما باي خوم روشم بيرم لبونا عسى كان ما ضلي خنزر وتيرم هاي كستا قلم راسنيا لدار وبردي زويرم لبر هذا شخص شي نما يهوش بيرم وانا خواست اقربي بكون بر تعبير من روحم بكسياناكم دبينا بسمير من هاي حما امام اسكندري توي دوستي روشم بيرم اكو امام اسكندري لو بزمانك خبيرم اكو امام اسكندري لو بزمانك خبيرم جان لباداوي لو مديقة بوغنا صاوم بكس الشيكة ودريك زواني وادقمنا ايزاكي توني من لقالك او ديك الزردخنا بيم قوتوني والسيا بيكتمني ومديمنا كتاب سكولي مالم
ئەژدە ساڵم تەمەنا داوای ماچێکم لێ کرد کردیە هەرا فرتەنا دەگەری ئەو لە خۆی دەدا پرسی دەکرد تەشەنا دەیگو شەیدا لێم گەڕێ ژیانی من عەتمەنا ئابم زۆر پێ زەمیرە نازانێ نرخم چەندە ئارەی کردم لە پیاوەک باوەڕکە پێر و پەمدا ئەمنیش پەنجەی خۆمم گەز بۆ ژینە ناڕەسەنە گەر پیاوی ئاوا هەیە بێعەیە و بێوەتەنە سەرجی خۆی ئەسیر دەکا لە کابرا دەورەمەدا ڕایەتی تۆم نەهرۆجیا ڕایەتی تۆیە باندا